لە حکوومەتی مرکزی بۆ هەر دۆنمێک زەوی کە بیکرێ بەگەنم 880 کیلۆ لێوە دەگرێت 880 کیلۆ چونکو بۆ هەر دۆنمێ 50 کیلۆ پێوەردەکەین تۆ گەنم بەڵام لە حکوومەتی هەرێمی کوردستان چەندمان لێوە دەگرێت 80 کیلۆمان لێوە دێ 800 کیلۆ فەرقە لەگە حکوومەتی مرکزی بۆیە داوا دەکەین هاوپێچ بکرێ وەکو ئەمە عێراقین وەکو حکوومەتی مرکزی 800 کیلۆمان لێوەگرێت ئەم داواکاریە لەسەر ئەو فۆرمەیە کە وەزارەتی کشت و کاڵ نردوێتی فۆرمێکی نردووە فۆرمەکە زۆر غامزە بۆ جوتیار لەبەر ئەوەی نە نرخی تێدایە نەدەزانێ چێ وەلی دەگرێت لە کوێ وەردەگیرێت لە کوێدا دەندرێ ئەم گەنمە چی دێ بەسەر دێ بۆیە جوتیاران بەڕاستی زۆر نیگەرانن لەو فۆرمەکە کۆمەڵە قەید و شەرتی زۆر گرانی تێدایە کە دەتوانم بڵێم ئەمە دەبێتە لەمپەرێکی گەورە بۆ ئەوەی جوتیار ئەم ساڵ بەرهەمەکەی ساغ نەبێتەوە. داواکاریمان ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان پێداچوونەوە بەم فۆرمەدا بکە و ڕوونکردنەوەمان بداتێ ئەم گەنمە ئەم ساڵ کۆمپانیا وەلی دەگرێ چێ وەلی دەگرێت ئەم کۆمپانیای چ کەسێکە و بە چەندی وەلی دەگرێت بە دەبێ هاوشێوەی نرخی حکوومەتی عراقی وەربگیرێت چونکە ئەگەر هاوشێوەی نرخی حکوومەتی عراقی نەبێ بە پێی ستانداری حکوومەتی عراقی ئەوە جوتیار زەرمەند دەبێت. پشگیری تەواوی داواکاری جوتیارانی سنووری پارێزگای سلێمانی دەکەین بەگشتی و داواکاریەکانیان بەڕەوا دەبینین ومێد دەکەین وەزارەتی کشت و کاڵ بێتە خەت ئەم بابەتە ڕوون کاتەوە بۆی جوتیارانیش بەم شێوازە گرنەبنەوە چونکە ناکرێتەوە پرۆژەیەکی ئاوە گەورە پێشکەشکەی بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا نرخ دیار نییە ئەمە گومانێکی زۆری دروست کردووە و ئێمە پشگیری لە برا جوتیارەکانمان دەکەین ومێد دەکەین لە کەمترین کاتدا وەزیری کشت و کاڵ بێتە خەت و وەڵامێکی پێ بێ بۆ جوتیاران.